ئێستا داگیرکاری هەیە پێویستە کە ئێمە وەکو ژنان ڕەچاوی ئەم شتانە بکەین بۆ ئەوەی هەوەستمان هەبێ وەکو ژنان دژی ئەم داگیرکارە بۆستینەوانێ گەلی کورد یەکگرتوو بین بۆ ئەوەی داگیرکەران نەتوانێت داگیرمان بکە ئەم خاکەی ئێمە گەنجان پێویستە لەسەر گەنجان پێویستە بەشتی لە لاوەکی و خۆیان سەرخاڵ مەکەن ئاگاداری ئەو بابەتانە بن کە ڕوئەیە لە کوردستانە پێویستە هەمومان دەنگمان هەبێ پێویستە هەمومان هەڵوەستمان هەبێ بۆی ئەوەی داگیرکەران نێتە خاکی کوردستانەوە سەرەتا وەکو پرسی گەنجان ئێستا لە ئێستاە مناعەتی گەنج زۆر خراپە ئەویش هەمووی ئەگەڕێتەوە بۆ کەم دەرامەتی و کەمی هۆشیاری و بڵاوبوونەوەی ئەم ئینتەرنێت و سۆسیال میدیا و شتانە هەمووی کە هەمووی گەنجی بەلاڕێدا بردووە وەڵڵا هیچ ئاگای لێ نییە چونکە گەنج ئێستا هیچی پارەی لە باخەڵانە هیچ پارەی پێنی بۆ پێویستیەکان تۆ گەر پارێت پێنە بێ بۆ بیستی ژیانی خۆت چۆن ئاگاد لە نیشتیمانە بێت تۆ گەنی وڵات ئەگەر سەرۆک ئەگەر وڵات خزمەتت نەکات ئیمکانێکەکە بۆ دابین نەکات هەر هیچ نەبێ گەنجێکی ئێستا خوێنن تەواوە کات بڕێ موچەی خۆی کە هەی خۆیەتی ئەرکی سەرشانی خۆی بەجێیەکە حکومە نایاتێ ئەی ئەمی چۆن دڵسۆزی هەبێ بۆ حکومەت چۆن دڵسۆزی هەبێ بۆ نیشتیمانەکەی خۆی ئەوە ژەکەوێتە سەر ڕۆشنبیری هەر تاکێک و هەر بەرژەوەندی هەر تاکێک لە خۆیدا کە هەی بێت کە دڵسۆزێکی هەبێ بەرامبەر نیشتیمانەکەی ئایا نیشتیمان ئایا حکومەت ئایا بەڕێوەبەری ئەو وڵات و ئەو شوێنەی ئەو نیشتەجێی کە تایەتی تا چەند گرنگی بەم گەنجە ئەدا لە ئێستاە وڵاتەکەمان تووشی داگیرکاری هاتووە پێویستە گەنجەکانمان بە وریاییەوە مامەڵە بکەن هۆشیاریان هەبێ بەرامبەر ئەو داگیرکاریە بە هەر شێوەیەک بێ لە ڕووی ڕۆشنبیریەوە بێ لە ڕووی هەڵوێستی هەبێت بۆیش وڵاتەکەمان داگیر نەکرێت ئێمە وەکو گەنجێک وەکو مسلمانێک وەکو شوێنەی کەتیای ئەژین وەکو وەفایەک بۆمان هەبێت من لە سەردەمێکی ئێستا هەمووی ئەگەڕێنمەوە بۆ کەم دەرامەتی و کەم ڕۆشنبیری و نەبوونی حکومەتێکە هەڵوێستی هەبێ بۆ گەنجەکانمان بۆ نیشتیمانەکەمان بۆ خەڵک بۆ هەر تاکێکی ئێستای گەنج کاتێک هێرشەکرێتە سەر ناوچە سنوورەکانی هەرێمی کوردستان پێویستە حکومەت هەڵوێستی هەبێ بۆ ئەو داگیرکاریە هیچ ڕێگە بە هیچ شوێنێک و هیچ ناوچەیەک نەیات کە ئەم داگیرکیرە پەرە پێ بدرێت و وڵاتەکەمان داگیر بکرێت ئێمە ژۆک و حکومەت هەڵوێستمان هەبێت بڕوای من لە ئێستا کۆمەڵە گەنجی تەمەنی هەرزەکار و ئەتوانین بڵێن بەرەوسەریشەوە هەتا 22 ساڵیش زۆر مەشغوڵ کراون بە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە تۆڕە کۆمەڵاتەکانیش هەنێکیان ئەتوانین بە باشی بەکاربهێنە بەس هەنێکیان وەکو تیکتۆک و سناپ و ئەم شتانە زۆر بەلاڕێیان ئەبا و مەشغوڵیانەکە بە چەند شتێکی بێمانە و تەنها بۆ زیادکردنی ڤیوی خۆیان گەنجێکی زۆر کەم ئاگاداری پرسە نیشتیمانیەکانە ئەش ڕێژەیەکی زۆر کەم و چەند کەسێکی ئەتوانین بڵین چەند کەسێکن کە تەنها ئاگادارن و وشیارن بۆ بابەتانە ئەگینا ئەوانی تر کاتێک کە موچە نەبێت و هەلی کار و ئیشکردن نەبێت بۆ گەنجەکانمان ئەوان ئەیانە زیاتر بژێوێک بۆ خۆیان دابینکەن و لە خەمی ئەوەیە بن نەوەک ئاگاداری وڵاتەکان بن کە چی بەسەرێت ویان داهێنانێ شتێ بکەن لەو ڕوانەوە خەمێکی تریان هەیە ئەنج ئەتوان ئەوانە بکەن پێویستە گەنجەکانمان یەک بگرن و دەنگی خۆیان یەک بخەن بۆی بەرگری لە نیشتیمانەکان بکەن دژی هێرشە داگیرکاریەکان بوەستنەوە